بام ڕێپێوانە مەدەنیانە هونەرمەندانی هەڵەبجە لە ڕۆژی گیانی شانۆدا نیگەرانی خۆیان خستە ڕوو لە هەست نەبوونی هۆڵێکی شایستە بۆ ئەنجامدانی چالاکیە هونەری و ئەدەبیەکانیان. ئەوان دەڵێن ئێستا شاوشەوەی سەدەیەک پێشتر چالاکیە هونەریەکان لە هۆڵی خوێندنگەکان نمایش دەکەین. گرفتی هونەرمەندانی هەڵەبجە بەزاقی دوو خاڵە. یەکەم نەبوونی بنیەی تەحتی هونەری حکومەت هێرێمی کوردستان 30 ساڵ تەمەندی تا ئێستا 30 بەردی نەخستۆتە سەرێک بۆ بنیەی تەحتی هونەری لە هەڵەبجە. دوو هەمینیان ئێمە تا ئێستا 30 ساڵە هۆڵێکمان نییە، گەلەریمان نییە، شوێنێکی تایبەتمان نییە بە شێوەکارن. ئەو کازیوەی کە ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیریتەیە پرۆژەیەکی خێرخوازێک کە هێرۆخان پێشکەش بە هەڵەبجەی کردووە. زیاتر لە 30 ساڵە دروستکردنی هۆڵێک داوای سەرەتا و کۆتایی هونەرمەندانە، بەڵام هێشتا ئەم داوایە بە هەند وەرنەگیرەوە. نەک جارێ هەزار جار داوامان کردووە. بەڕاستی حکوومەتی هەرێم بە تەواوەتی هەڵەبجەی ئیهمال کردووە. هۆکارەکەی چییە؟ نازانم سەرۆکی حکوومەتی هەرێم بە جەنابە ئەڵێم. یعنی ئەشێ پارێزگایەک هۆڵێکی تیا نەبێ بەڕاستی شوورەییە، بەڕاستی عیبە، بەڕاستی ئەم شارە پێویستە نەک هۆڵێک سیانی تیا ببێت. یعنی هەموو ئێمالیەکە ئەگەڕێنمەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئیدارەی پارێزگای هەڵەبجەش دەنگی دەخاتە پاڵدەنگی هونەرمەندان. دەشڵێن بۆ دروستکردنی هۆڵێکی شایستە هەموو ئامادەکاریەکراوە، بەڵام بودجە نییە. سەقفێک نییە کە شانۆیەکی تیاابێ، واتە هۆڵێک نییە. بۆیە بەڕاستی داوای لە حکوومەتی هەرێمەکەین، داوا لە بەرز وەزیری سەقاف و وەزارەتی سەقافەکەین، داوا لە بەرز وزارەتی داراییەکەین کە بۆ تەمویلێکی باش و بجێکی باشی بۆ دابینکرێ هۆڵێک بۆ هەڵەبجە شایستە بێ بەوەی کە خەڵک بتوانێت بە ئاسانی یادی بۆنە تراژیدی و بۆنەکانی خۆی بکاتەوە. 2 ملیار دیناری تێچێت. 2 ملیار دینار ئەکاتە بە کەمتر لە 2 ملیۆن دۆلار، واتە ئەکاتە پارەی خانوویی تۆزە ڕاقی لە شوێنێکی ڕاقیە. بۆیە بەڕاستی ئێمە لێرەوە دەی خۆمان نەخێنە پاڵ ئەم هێرەجانە. سەرباری نەبوونی هۆڵێکی شیاو، بەڵام ڕاوتی هونەر لەم شارەدا لە گەشەدایە. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە لە ڕۆژی گیانی شانۆدا خولی دووەمی فیستیڤاڵی گۆرانی بۆ شانۆ ئەنجامدا کە بڕیارە بە بەشداری 170 ئاکتەر بۆ ماوەی 4 ڕۆژ بە نمایشکردنی زیاتر لە 20 شانۆ بەڕێوە بچێت. هونەرمەندانی هەڵەبجە دەخوازن ئەمە کۆتا ساڵ بێت. گۆڕەپانە چیمەنتۆکان و هۆڵی بچووکی خوێندنگاکان شوێنی نمایشکردنی بەرهەمەکانیان بێت. حکوومەت بەدەم داواکاریەکانیانەوە بێت هۆڵێکیان بۆ بنیاد بنێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.